ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی هەڵدەستێت بە ئامادەکردنی چالاکیەک لە 7 شاری جیاواز لە وڵاتی بەریتانیا لە بەرواری 8 چواری 2025 بۆ پشتیوانیکردن لە سەرجەم ڕۆژنامەنووسان و چالاکوانانی هەرێمی کوردستان کە بە ناحەق زیندانی دەکرێت. ئێستاش ئەیگوازمەوە لای هاوکارانم لە سەرجەم شارەکانی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی لە بەرواری 8 چواری 2025 هەڵدەستێت بە ڕاگەیاندنی چالاکیەکی بەرفراوان لەو ناونیشانەی لەسەر شاشەکە دەردەکەوێت. خۆشیان هەمە لەندەن. بۆ پشتگیریکردن لە ڕۆژنامەنووسان و چالاکوانان ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی لە بەرواری 8 چواری 2025 هەڵەسێت بە ئەنجامدانی چالاکیەکی بەرفراوان لەم ناونیشانەی خوارەوە. نەبەزنامەیەک بێرمینگام. ڕێکخراوی داکۆک وەک هەمیشە بۆ پشتیوانیکردن لە هەموو سینی توێژەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بۆ ئەم جارەشیان بۆ پشتیوانیکردن لە ڕۆژنامەنووسان و دەستگیرکراوانی هەرێمی کوردستان هەڵدەستێت بە خۆپیشاندانێکی گەورە لەم ئەدرێسەی سەر شاشەدا. پەیامنێر چاوەڕێ بیلال، مانچێستەر. ڕێکخراوی داکۆک داخۆکیکاری سەرەکی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازانە. هەر بۆیە ڕێکخراوی داکۆک لە 8 مانگی چواری ئەم ساڵدا هەڵدەستێت بە خۆپیشاندانێک بۆ پشتیوانیکردن لە ڕۆژنامەنووسانی بە ناحەق زیندانی کراو لە شاری کاردیف لەم ئەدرێسەی خوارەوە. ڕێکخراوی داکۆک دەنگی ئازاد بەدەمەوە هاتنی هەموو دەنگەکردکراوەکان بۆ ئەو جارش ڕێکخراوی داکۆک لە بەرواری 8 چواری 2025 لە شاری نیوکاسڵ هەڵدەستێت بە ئامادەکردنی چالاکیەک بۆ پشتگیریکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان. ڕێژوان عەبدوڵڵا، نیوکاسڵ. داکۆک بۆ ماف و ئازادی هەڵدەستێت بە ئامادەکردنی خۆپیشاندانێک لە 8 چواری 2025 بۆ پشتگیریکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان لەم ئەدرێسەی خوارەوە. داڕەوان ئیسماعیل، گلاسگۆ. ئەو داکۆک هەڵدەستێت بە ڕێکخستنی چالاکیەک بۆ پشتیوانیکردنی ڕۆژنامەنووسانی کوردستان کە بە تۆمۆتی ناڕەوا لەلایەن دەسەڵاتی کردیوە ئەخرێنە زیندان بۆ یەکەمین جار لە شاری میدیس لەم ناونیشانەی کە لە سەر شاشکەدا دەردەکەوێت ئەنجام بدرێت لە ڕۆژی 8 چواری 2025 کاتژمێر 1 دوانیەوە بە هیوای ئەوە هەموو ئازادیخوازی لەم ڕۆژەیە ئامادە بێت. من ڕێوان عەبدوڵڵا ئەندام لە ڕێکخراوی داکۆک ئەنجومەنی میدیس.